هەوڵ بۆ پێکێنانی یەکگرتوویەکی نەتەوەی لە کوردستان لە هەموو کورد لە بەشەکانی کوردستان لە دەیان ساڵی ڕابردوو هەوڵی یەکجار زۆر دراوە، ئۆرگانیزمی جۆراوجۆری بۆ دروست کراوە، ڕێکخراوی جۆراوجۆری بۆ دروست کراوە. ئەمەی کەنەکەش کە دەیکەن ئەمیش بۆ خۆی هەوڵێکە، هەوڵێکی زۆر پیرۆزە. ئێمە زۆر بە باشی پێشوازیمان لێ کرد، چوین بەدەم پێشنیار و ئەو هەستە و ئەو ئێرادە و ئەو تەسمیمەی کە ئەوان هەیەە چوین بە پێشوازیانەوە. دیارە تێبینی و قسە و باسی خۆشمان و کە زۆر بەڕوونی هەواڵانی ئێمە باسییان کرد. هیوادارین ئێمە وەک کۆمەڵی زەحمەتکێشان لە هەر هەوڵێکی گەورە و بچووک بۆ پێکێنانی یەکگرتووی نەتەوەیی لە هەموو بەشەکانی کوردستان لە هیچ تەلاشێک، لە هیچ هەوڵێک، لە هیچ ئیمکاناتێک، لە هیچ تەرخانکردنی هێزی ئینسانی درێغ ناکەین و حتمما بە هەموو وجودمانەوە هەم پشتیبانیان دەبین، هەم هەوڵە دەین کە بەڕاستی ببێتە کنگرەی نەتەوەیی هەموو کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. 2 ساڵی ڕابردوو حیزبەکانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوی گەلێک گەورەیان هەڵێناوە بە پێکێنانی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران. ئێمە لەم 2 ساڵەدا گەلێک چالاکیمان بووە، هەڵوێستی زۆر باشمان بووە، بەکردەوەیش کارمان کردووە و بانگەوازی مانگرتنی زۆر گەورەی گشتیمان کرد لە کوردستان کە بە ملیۆنها کەس هاتن بەرەو پێشوازی ئەو داخوازی ناوەندی هاوکاری. بۆیە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زەرفیەتی ئەوەی هەیە کە بەڕاستی بە پیر ئەو داواکاریانەی کەنەکەەوە بچێ و ئێمە پێما وایە کە ئەمەی خودی ئەگەر ئەزمموی ناوەندی هاوکاری لە هەموو بەشەکانی کوردستان ڕەچاو بکرێ، پێم وایە گەیشتن بە یەکگرتوویەکی نەتەوەی زۆر هاسانتر و مسۆگەرتر دەبێت. بڕاستی هەواڵان پێشەوازیەکە گەلەکە گەرم دەسۆزانە و وڵات پەروەەر لە هەمبەری شاندەیە کەنەکێ کرد و ئەس دخوازم هەم وەکە شاندا کەنەکێ وەکە کەنەکە سپاسیێن بتایبەت بۆ هەواڵانی کۆمەلای زەحمەتکێشانی کوردستان پێشکێش بکەم. بتایبەت مەخواستە کۆ ئەم وێ رێزە سەفەرە باشووری کوردستان و بۆ ڕۆژهڵاتی کوردستان یانجی سازیان ڕۆژهڵاتی کوردستان ئیرۆ مەلگەل هەواڵان مە هەفدیتنێک gelekî hêja pêk hat me nerînên wan têbîniyên wan rexneyên wan pêşniyarên wan heta de çawa em karin kenekê hîn xurtir bikin kenekeke ku bibe keneka tevaya xelkî Kurdistan û her şerbeşî. Ez dixwazim vêya bi îsrar bibêjim Rojhilatê Kurdistan li gel saziyên xwe li gel xelkê Rojhilatê Kurdistan li saziyên civakî kesayetên bo me keneke gelekî girîng e. Em giringiyek bi taybet em didin, em dizanin ku xelkê Rojhilatê Kurdistan di çi rewş û arêzê derbas bûye. Lewra jî hebûna me li gel hevdû, piştgiriya me li gel hevdû cîkî taybetmendî heye. Careke din ez spasiyên şandê û kenekê bo Komîlayê Zehmetkeşanî Kurdistan ji bo wan têbîniyê wanî dostane bikim. Spas dikim.